زۆری ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕێگەی کەلار سلێمانی ئاوڵاتیانی گەرمیانی ناچار کردووە بۆ هەر سەفەرێکی سلێمانی پەنا بۆ ڕێگەی سەنگاودێ لێژە ببان. هەمووەک بە دیلێک بۆ ڕێگەی کەلار سلێمانی هەمیش وەک ناوچیەکی کورتمەودا و گەشتیاری، بەڵام خراپی و چاڵ و چۆڵی بەشێکی زۆری ڕێگاکە کە دەکەوێتە گوندی دێلێژەوە و مەوداکەی نزیکەی 5 کیلۆمەترە هاوڵاتیان و شۆفێران و ڕێبوارانی نیگەران کردووە و داوای قیرتاوکردنی دەکەن. یەکەی ئەوەیە دوو مەنتیقە بەسێ بەیەکەوە. ئەم دوو مەنتیقەی کە بەس بەیەکەوە ئاسانکاریەک دروستە بێ، ڕێگاکە نزیکە بێتەوە لە باتیەوە لە چەمچەماڵەوە خەڵک بە جادەی کەرکووکە بڕاو بە ئەو زیحامە بۆ سلێمانی لێرە و ئەتوانێت بێ ئاسانترە، چۆڵترە، خۆشتریشە مەنتیقەکە و ئاسانتریشە. بەڵام ئەم 6 کیلۆمەتری بۆ بە تۆزێ بربەست. ئەگەر ئەم بربەستەمان بۆ چاکەن، قیرێکمان بۆ بکەن، گرنگ و استراتیژیە بەڕاستی ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ بدا ئەم ڕێگایە چارەسەر بکات، کۆمەڵێ سوودی ئەبێت بۆ ناوچەکە بەڕاستی. لەوانە ئەو قەڵەباڵغەی کە لەسەر ڕێگای چەمچەماڵ سلێمانی هەیە و ڕێگای کەوا کفری کەلار سلێمانی بەسێت بەیەکۆ و هەمانش لە هەمان کاتە ئەمە دەڤەرێک ئەم دەڤەرێکی گەشتیاریە بۆ ئێستاکە ڕێگەکە چەوە زۆر ناخۆشە، زۆر ناڕەحەتە بەڕاستی تێپەڕون. ڕێگەوبانی گەرمیانیش پشتیوانی داوای هاوڵاتیانی ناوچەکە دەکات و ڕێگەکە بە ڕێگەیەکی سەلامەت و گرنگ دەزانێ. ڕاشی دەگەنێ هەرچەندە ڕێگاکە لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای سلێمانیە، بەڵام لە هەوڵی تەواودان تا لە نزیکترین کاتدا بخرێتە بواری نۆژەنکردنەوەوە. سنووری بەڕێوەبەرەتی ڕێگابانی سلێمانیە لە ڕاستیدا ئەوش زۆر پێویستە کە قیرتاو بکرێ، هەرچەندێ ماوەیەکی زۆر کەمی ماوە، نزیکەی درێژی کەمترە وابزانام لە 5 کیلۆمەتر کە ئەوە قیرتاو بکرێ، ئەبێتە ئەگەر نەبێتە ڕێگایەکی بەدیلیش بۆ ڕێگای کەلار سلێمانی، بەڵام ڕێژەیەکی باش هاتوشۆ ئەکەوێتە سەر ئەو ڕێگایە، هەم لەبەرەوەی هاتشۆی زۆر لەسەر نییە و فشاری هاتشۆی لەسەر نییە و لە هەمان کاشە شوێنێکە توانین بڵێن شوێنێکی گەشتیاریە. بە پێی زانیاریەکانی کەناڵی کەرکووک لە ماوەی ئەم مانگەدا دەست دەکرێت بەکاری قیرتاوکردنی ڕێگاکە. لە نووسراوێکی وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنیشدا هاتووە دوای داواکاریەکی زۆری خەڵکی گەرمیان دەبێت دەست بەجێ دەست بەکاری قیرتاوکردنی ڕێگەکە بکرێت و ڕاستە و خۆش لەلایەن بەڕێوەبەرەتی ڕێگاوبانی گەرمیانەوە سەرپەرشتی بکرێت. دڵنیا مەحموود، کەناڵی کەرکووک، گەرمیان.